الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. بەڕێزان خۆشکبرایانی مسلمانی خۆشەویست، خۆشحاڵم کە لە ئاڵقەی هەژدەیەمی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بەدیدەتان شاد دەمەوە. ئەم ئاڵقەی هەژدەیەمە لەژێر ناونیشانی ئەدەبی خواردن و خواردنەوە. لەژێر ئەو ناونیشانەدا کۆمەڵێک ڕەوشت و ئەدەب کە شریعەت بە پەسەندی داناون و لەسەر مسلمانان پێویستە بە ورد و درشتەوە، بە نێر و مێوە، بە گەورە و گچکەوە ڕەچاویان بکەن، دەیان خەینە ڕوو. یەکەم خوا سبحانه وتعالى لە سوورەتی الأعراف لە ئاەتی سیوەکدا دەفەرمێ: یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. ئەی ڕۆڵەکانی ئادەم، ئەی نەوەی ئادەم، لە لای هەر مزگەوتێک ڕازاوی خۆتان ڕەچاوکەن، واتە خۆتان بڕازێنەوە، خۆتان جوانکەن، بەرگ و پۆشاکی باش لەبەرکەن. وكلوا واشربوا ولا تسرفوا، و بخۆن و بخۆنەوەش، بەڵام زێدەڕۆی مەکەن، بێگومان خوا زێدەڕۆی کارانی خۆش ناوێت. هەر لە سوورەتی ئەعراف لە ئاەتی 32 خوا دەفەرمێ: قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق. خوا بە پێغەمبەری خاتەم محەممەد صلى الله عليه وسلم دەفەرمێ: تۆ بفەرموو وەکو بە پرسیارکردنی نکوڵی لێکەرانە پرسیار بکە ئایا چییە ئەو جوانیەی کە خوا بۆ بەندەکانی خستوێتە ڕوو و دەری ناوە، و ئەو ڕزق و ڕۆزیە خۆش و بەتامانەی کە هێناونەدی چێ قەدەغەی کردوون. واتە مادەم خوا قەدەغەی نەکردبن، هیچ کەس بۆی نییە ئەو شتانەی کە خوا بۆ بەندەکانی دروستی کردوون بۆی ڕەواکردوون لیان قەدەغە بکە. لە سوورەتی المائدە لە ئاەتی 87 خوا دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا لا تحرموا طیبات ما أحل الله لكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين. ئەی ئەوانەی بڕواتان هێناوە، ئەو بژیوە خۆش و بەتامانەی خوا بۆی حەڵاڵ کردوون لە خۆتانیان قەدەغە مەکەن و سنوورشتێنی مەکەن، بێگومان خوا سنوورشتێنان و تێپەڕێنەرانی خۆش ناوێن. کەواتە هەر کەسێک ئەو شتانەی کە خۆش و بەتامن قەدەغەیان بکات لە خۆی یا لە خەڵک، ماناوە سنوورشتێنی کردووە و تێیپەڕاندووە. لە سوورەتی المؤمنون لە ئاەتی 51 هەر لەو بارەوە خوا دەفەرمێ: یا ئەیها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا إني بما تعملون عليم. خوا سبحانه وتعالى پێغەمبەران عليهم الصلاة والسلام دەدوێنێ، دەفەرمێ: ئەی پێغەمبەرینە، لەو بژیوە خۆش و بەتامانەی کە هەن بخۆن و کردەوەی باشیش بکەن، بێگومان من زانام بۆی کە ئەنجامی دەدەن. پێشە پێیان دەفەرمێ بژیوی بەتام بخۆن، بژیوی چاک بخۆن، دوایی دەفەرمێ کردەوەی باش بکەن. جا وشەی طەیب یعنی خۆش و بەتام، بەڵام جاری واشەیە وشەی طەیب بە معنای لە ڕوە معنەویەکەیەوە دێواتە حەڵاڵ. هەردوو واتاکەی هەیە، بەڵام زیاتر بە معنای خۆش و بەتام و بە کەڵک دێت. هەروەها هەر لە سوورەتی نەحل لە ئاەتی 114 دەخوا دەفەرمێ: فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون. دەفەرمێ لەوەی کە خوا پێی داون وەکو بژیو کە هەم حەڵاڵە، واتە لە ڕووی معنەویەوە لە ڕووی شەرعیەوە حەڵاڵە، و هەم طەیبە لە خودی خۆیدا پاک و چاک و بەکەڵکە بخۆن. واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون، و سوپاسی چاکەی خوا بکەن ئەگەر ئێوە ئەو دەپەرستن. ئەگەر هەر ئەوی دەپەرستن، سوپاسی چاکەکانی وی بکەن، نیعمەتەکانی بەکار بێن و سوپاسیشی بکەن لەسەری. ئەمجا بە چەند فەرمایشتێکی پێغەمبەریش بێنین صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا دەفەرمێ: إذا أكل أحدكم طعاما فليقل بسم الله فإن نسي في أوله فليقل بسم الله على أوله وآخره. رواه أحمد وأبو داود والترمذي وصححه.
دەفەرمێگەرێکێکتان خواردنیی خوارد با بڵێ بسم الله لە سەرەتایەکەیەوە ئەگەر لە سەرەتا و لە بیری چوو با هەر کاتێ بیری کەوتۆ بڵێ بسم الله على أوله وآخره بە ناوی خوا لە سەرەتا و لە کۆتاییەکەی. ئەنجا حکمەتی ئەو بسم الله کردنە چییە؟ لەم فەرمایشتەی دوایدا ڕووین دەکاتەوە دەفەرمێ إن الشيطان لا يستحل الطعام الذي لم يذكر اسم الله عليه رواه مسلم وأبو داود والنسائي. شەیطان ئەو خواردنەی ئەو خۆراکەی کە ناوی خوای لەسەر ناهێندرێ بۆ خۆی ڕەوای دەکات زەفەری پێدەبا بە شێوەیەک لە شێوەکان لێ بەهرەمەند دەبێ مەرج نییە لە ڕووی قەبارەی بەرچاو بەرهەست کە ئێمە دەیبین لێ کەم بێتەوە بەڵام بەتاکی لە ڕووی معنەویەوە شەیطان لێ بەهرەمەند دەبێ بە شێوەی لە شێوەکان و دیارە خاوەنەکەشی لێ دەچێتە خەسارێ و زەرەری لێ دەکا با بۆ ئێمە پەنهانیش بێت. لەو بارەوە ئەم فەرمودەیەش هەیە کە پێشتریش هێناومان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە عومەری کوڕی ئەبی سەلەمە کە منداڵێک بووە لە کۆش و لە باوەشی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام واتە لەژێر چاودێری ئەودا پەروەردەکراوە دەڵێ من قاپم دەستم لە قاپەکە دەژێڕا لە کاتی نان خواردندا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا غولام سەمی الله وكل بيمينك وكل مما يليك رواه البخاري ومسلم. أي كوريجا أي رولا ناوي خوا بينا بدس راست بخو لبيش خوش تو بخو دس بولا ولا تريج مكا. أدبي شي ديكي خواردنا وأوك مروف رخنا لخواردن نجري عيبي لي نجري بلو مولا قم نبي. عن أبي هريرة رضي الله عنه قال ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط إن اشتهاه أكله وإن كرهه تركه رواه البخاري ومسلم. أبو هريرة خوالي الرازي بك يشكل حاول زور نزيك كان في غنبر صلى الله عليه وسلم وزور ترين دقي سنة لري أبو هريرة بيما جيشتون خوالي الرازي به ضله في غنبر عليه الصلاة والسلام في غنبر إخوة هرجيس رخنا إلى خواردن نقرتوا ئەگەر حەزی لێ بوو بە خواردوێتی ئەگەر حەزی لێنەوە بێ وازی لێ هێناوە بەڵام نەچووە زەمی بکا و سەرزەنشتی بکا و باسی بکە بە تایبەت ئەوە ئەدەبێکی گرنگە کە کەسێک لە ماڵێک لە شوێنێک نان دەخوا دوایی با خواردنەکەشی بەدڵ نەبێ یاخود لێیان هەڵەبوو بێ یاخود چاچیان لێ نەزانی بێ هەر بە هەر شێوەیەک پێچەوانەی ئەدەب و ڕەوشتی مسلمانانەیە کە کۆڕ و مەجلیس بە زەم و باسکردنی خواردنی ئەو ماڵە گەرم کار کە دوایی پیان بگاتەوە پیان ناخۆش دەبێت. ئەڵبەتە کەسێک بانکێش دەکا و داوەتی دەکاوە باشە وردەکاری بکات لە خواردنەکەیدا خواردنەکە باش ئامادە بکە زیاتر لەوەی کە بۆ خۆی بۆ ماڵ منداڵی خۆی خەم دەخوا بۆ میوانەکە خەم بخوا بەڵام خۆ جاری واشەیە جا بەهۆی کەم تەرخەمیەوە بێ یا بەهۆی لێ تێکچوونەوە بێ یا بەهۆی کەم تواناییەوە بێ خواردنەکە بەدڵی بابای میوان نابێ ئەوە بکاتە پاساوی زەم و زەمکاری و باسکردنی پاشملە. ئەدەبێکی دیکەی خواردنەوە ئەوەیە کە مرۆڤ زیاد لە ئەندازەی پێویستی خۆی نەخوات بە ئەم فەرمودەیە بێنین ما ملأ ابن آدم وعاء شرا من بطنه حسب ابن آدم أكلات يقمن صلبه فإن كان لا محالة فالثلث طعام وثلث شراب وثلث لنفسه رواه النسائي وابن ماجه والترمذي وحسنه. پیغمبر فرمی عليه الصلاة والسلام ڕۆڵەی ئادەم کوڕی ئادەم وەچەی ئادەم یا ئادەم زاد هیچ تورەکەیەکی خراپتر لە ورجی خۆی پڕ نەکردووە ئەگەر ورجی خۆی پڕکە لە خواردن ئەوە خراپترین تورەکەیە پڕی کرد بێ. ڕۆڵەی ئادەم ئەوەندە پاروانەی بەسن کە پشتی ڕابگرن یعنی هەر ئەوەندە کە پێویستێتی با بخوا نەک ئەوەندەی کەیفی لێیە ئەگەر هەر توانای بەسەر خۆی دانەبوو بە گەدەی بکاتە سێ بەش یەک لە سەرسەی بۆ خواردن یەک لە سەرسەی بۆ خواردنەوە بۆ ئاو و یەک لە سەرسێشی بە بۆشی بێڵێتەوە بۆ هەناسە نەک لە جیاتی ئاو هەناسەش هەر خواردنی تێ بکە دوایی تەنگە نەفەس ببێ و دواییش لە ئەنجامی زۆر خواردندا تووشی وەزن و کێشی زیاد ببێ
چونکە ئەو خواردنە کە مرۆڤ دەیخوا ئەو کالۆریانە ئەو سعراتی حەراری کە جەستە پێویستی پێی نییە هەندێک کەس جەستەی قابلیەتی خەزنکردنی ئەو وزەیە هەیە خەزنی دەکات کۆی دەکاتەوە پەزمەندەی دەکاتەوە دەبێتە قەڵەوی کە قەڵەویش بارێکە لە کۆڵی ئینسان بەڵام هەندێک کەس زۆریش بخوا جەستەی قابلیەتی خەزنکردنی وزەی نییە و دەبێتە پاشۆرۆک و فڕێ دەدرێ ئەوانە بۆ خۆیان سەریان سووکە بەڵام ئەوانەی کە جەستەیان قابلیەتی قەڵەوبوونیان هەیە دەبێت لە خۆیان وریابن و بەپێ ئەو ڕێنمایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بکەن چەند پارویە کە پشتی ڕابگرن مرۆڤ ئەوەندی کە پێویستێتی بخوا نەک ئەوەندی کەیفی لێیە جا من لەو بارۆ پندێکم هەیە دەڵێم ئەوەندە بخۆ هەڵت گرێ ئەوەندە مەخۆ هەڵیگری ئەوەندە بخۆ خواردنەکە تۆ هەڵبگرێ واتە ببێتە وزە و پێویستت پێی بێ ئەوەندە مەخۆ تۆ ببێ حەمباڵ و کۆڵ هەڵگری خواردنەکە و دوایی چێشی زیاد لە خۆت بارکەی کە هەیە بۆ وێنە باڵای 70 سانتیمە بەڵام چێشی 140 کیلۆگرامە من ئینسانی وان بینیوە واتە ڕێک وەکو نەفەریچکە لە کۆڵی خۆی نابێت بۆ ئەوێ کوردەواری خۆمان دەڵێن خواردن دەڵێ ئەگەر نەتکەم بە دوان دەتکەم بە یەکێکی بەقەت دوان جا کەسێک چێشی 120 کیلۆ 140 کیلۆ بێ بەڵام باڵاکەشی 170 سانتیم بێ بەتاکی معناوەکو نەفەرێکی دیکە و خۆی لە کۆڵی نابێ وایە یەکی دیکە لە ئەدەب ڕەوشتەکانی خواردن ئەوەیە کە لە دوای ئینسان کە لە خواردن دەبێتەوە لە خواردنەوە دەبێتەوە ستایشی خوا بکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوای فەرمووە کە ئاوا بگوترێ الحمد لله الذي أطعمنا وسقانا وجعلنا مسلمين رواه أحمد وأبو داود والترمذي ستایش بۆ خوای کە خواردنی پێداین و خواردنەوەی پێداین و جێڕاینی بە موسڵمان ئەڵبەتە شێوە دوعای دیکەش هەر هاتوون بۆ وێنە ئەگەر کەسێک لای کەسێک دەعوەت بێ و نانیان لەلا بخوا نانیان لە ماڵ بخوا سونەتە بڵێ أفطر عندكم الصائمون وصلت وأكل طعامكم الأبرار وصلت عليكم الملائكة رواه أبو داود بإسناد جيد یا خوار ڕۆژەوانان ڕۆژوتان لەلا بشێنن و چاکەکاران خواردنتان بخۆن و فریشتەکان بۆتان بپاڕێن و دوعاتان بۆ بکەن سونەتە ئەوە بگوترێ ئەدەبێکی دیکەی خواردن و خواردنەوە ئەوەیە کە ئینسان بەبێ مۆڵەت نەچێتە ماڵی خەڵکەوە بۆ نان خواردن وەک خوای پەروەردگار لە سوورەتی الأحزاب لە ئاەتی 53 دا دەفەرمی يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوت النبي إلا أن يؤذن لكم إلى طعام غير ناظرين إناه ئەی ئەوانەی بڕواتان هێناوە مەسنە ماڵەکانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام مەگەر مۆڵەتتان بدرێ بۆ خواردنێک کە نابێت چاوەڕێی کوڵینی بکەن بکوڵێ ساز بێ ئەمجا بچن دواییش ئەدەبێکی دیکە ئەوەیە کە دوای ئەوەی ئینسان لە شوێنێک داوەت دەبێ نان دەخوا وا باشە زۆر نەیکاتە بارگەرانی لە سەریان زوو هەڵسێ فإذا طعمتم فانتشروا ولا مستأنسين لحديث ئەگەر خواردنتان خوارد بڵاو بن و مەمێننەوە هەر پێکەوە قسان بکەن و خاوەن ماڵیش پێویستی بە ئیسراحەت هەیە و ئافرەتەکان ڕەنگە کەوت بنە حاڵەتێکی نائاسایی بۆ خۆی میوانەکانەوە وا باشە زوو ماڵەکە بەجێ بهێڵدرێ بۆی ئەوانیش ئیسراحەت بکەن بەدەم ئامان دەعوەت و ناخواردنەکە بووە نەک لەوێ دانیشتن و حیکایەتکردن لەبارەوە کە ئینسان دەبێت چۆن خواردنەوە بخواتەوە أم فرمايشت دينين عن ابن عباس رضي الله عنهما أن النبي صلى الله عليه وسلم نهى أن يتنفس في الإناء أو ينفخ فيه رواه البخاري ومسلم عبد الله كر عباس قال خوي باب الرازي بيدله بيغمبري خو عليه الصلاة والسلام قد غي كردوا كلكاتي خوارنوا دا لا أو قاب أو دفرك أو ياشتيشي تيا دخولته هناسيت دا بدري يا فويليا بكري هەناسەی تێدا بدرێ واتە لە قاپەکەدا یا فووی لێ بکرێ بەڵام ئەدی چۆن سونەتە ئەم حەدیثەی دوای ڕووی دەکاتەوە كان صلى الله عليه وسلم يتنفس في الشراب ثلاثا ويقول إنه أروى وأبرأ وأمرأ رواه أحمد ومسلم پێغەمبەر عليه الصلاة والسلام عادەتی و ئابلەکاتی ئاو خواردنەوەدا یا دۆ یا شلەمەنیەکی دەخواردەوە سێ جار هەناسەی دەداواتە بە سێ بڕگە دەی خواردەوە تۆزێکی دەخواردەوە لە دەمی دەکردەوە هەناسەیەکیدا ئەم جاری دووەم و جاری سێیەم
هەناسەدان لە دەرەوەی دەفرەکە سنەتە بەڵام لە نێو دەفرەکەدا قەدەغە کراوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو گەر ئاوە بە 3 جار بخورێتەوە ئەوە باشتر تینوایەتی دەشێنێ و ئەبڕە و دوورتریشە لە نەخۆشی و ئەمڕەوە ئاسانتر و خۆشتریش لەگەر و دەچێتە خوار نەک یەکتەکان وەکو حوشتر ملی پێوە بنێ. لەبارەی ئەوە کە ئایا ئینسان دەگونجێ بە پێوە نان بخوا یا بە ڕۆیشتنەوە نان بخوایان بە پێوە شت بخواتەوە أم صندق دين عن ابن عمر رضي الله عنهما قال كنا نأكل على عهد النبي صلى الله عليه وسلم ونحن نمشي ونشرب ونحن قيام رواه أحمد والترمذي وصححه. عبد الله كوري عمر قال خوي باب الرازي بدل إيمال السردمي في غنبرد عليه الصلاة والسلام لكاتيك ذاك برير دا درويشتين خواردن ما عند خوارد وكاتيك ببيوش دبوين خواردنەوە مان دەخواردەوە کەواتە دروستە بەڵام لەو بارەوە أمش هي عن أبي سعيد رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم نهى عن الشرب قائما رواه أحمد ومسلم. أبو سعيد خدري خوالي الرازي دڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕێگری کردووە لەوە کە بە پێوە ئاو یا شلەمەنی بخورێتەوە. بەڵام دیسان دەقێکی دیکە هەیە عن ابن عباس رضي الله عنهما شرب النبي صلى الله عليه وسلم قائما من ماء زمزم رواه البخاري ومسلم. دڵێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە پێوە لە ئاوی زەمزەمی خواردەوە. ئەمە چی دەگەێنێ ئەمە ئەوە دەگەێنێ کە وا پەسەندە بە دانیشتنەوە ئاو بخورێتەوە یا شلەمەنی بەڵام دروستە لە کاتی پێویستیدا بە پێوەش بخورێتەوە. کۆتایی ئەدەبی خواردن و خواردنەوە بەم فەرمایشتە دێنین عن أنس رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم إذا أكل طعاما لعق أصابعه الثلاث وقال إذا سقطت لقمة أحدكم فليمط عنها الأذى وليأكلها ولا يدعها للشيطان وأمرنا أن نسلت القصعة وقال إنكم لا تدرون في أي طعامكم البركة رواه مسلم. أنس خوا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر خواردنێکی دەخوارد سێ پەنجەکانی خۆی کە خواردنی پێخواردون دەیلێسنەوە و دەشی فەرموو ئەگەر هیچێکتان پاروێکی لێکەوتە خوار بە ئەگەر شتێکی پێوە نووساوە لێ بکاتەوە بیخوا بۆ شەیتانی لێ نەگەڕێ ئەڵبەتە ئەگەر وانە بێ شوێنەکەی پیس بێ و فەرمانی پێدەکردین کە ئەو قاپەی کە خواردنی تیا دەخۆین بە پاروێک بیسڕینەوە واتە هیچی پێوە نەهێڵین هیوا هەیە لەو قاپە کە تیا دەخوان نیوەی خواردنەکەی تیا دەمێنێ ئەوە هەم ناشکوری دەگەێنێ هەم خواردنەکە خەسار دەبێ هەم بۆ پاک و خاوێنی کابانەکەش بە زەحمەتترە. خوای پەروەردگار یارمەتیماندا تەوفیقماندا کە هەموو ئەو ئەدەب و ڕەوشتە بەرز و جوانانەی بواری خواردن و خواردنەوە جێبەجێکەین بۆ ئەوەی هەم ڕەزامەندی خوا بۆ خۆمان و سۆگەرکەین و هەم ڕازاوەش بین بەو ئەدەب و ڕەوشتە جوانانە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.